ببونەیە هەشتێ ئادارێ ڕۆژا ژنێ یا جیهانی کۆمیتا فێربوونە زمانی کوردی ئاهەنگێک لەدارخست لە ناوەندا کۆمیتێ لە باژارێ هەسەکێ بە بەشداریە هێژمارێک ji خۆرت و قیزێن باژار ji destpêkê de jin di dîroka Kurdî de dewlemend bû. Divê boneyê de helbest û axaftin pirtirîn ser rola jina Kurd di avakirina civaka Kurdî hate gotin. Jiyan bêjin nabe ticar, hevjîne ew yan dê û yar, yan xuşke ew yan jî hevkar. روجا جنة روجك جهاني اشتباي عالمير وبطيبت جلك جرينج جيجنا كردر براستي جرك جنا كرد بري جشي فيري زماني خب جبر زمان جلك جرينج ملت رب طيبت جنا كردر بلا دنجيم زلال بي و بلا ودنج بدا جيان بيروز دكم جشناوات توا جنين لجيهان ناوی کمیته فێربوونا زمانی کوردی جژنا ژنێ پیرۆز دەکەن لە ژنێن جیهانی و تایبەت ژنا کورد وەک کاری کۆمیتێ دەما دەست پێ کردە 1300 هەردەم ئەرمان جاوان پێشکەتنا ژنا کورد بوو ئەو ژی وەک کارێ مالێ دکە و کارندن دکن و زارۆکێ خۆ خۆدی دکە خۆدی مافێ خۆشی دەرکەوە و زانە بوو خوێندەوان بژی و ئەو داخوازانمەیە هەردەم Ez dayıkım, ez jinim, xuşk û keç û ez yarim. Ada min yekbûna min e bi wê ez xweş deng didim. Ez wek jinek mamoste komîta fêrbûna zimanê Kurdî de dixwazim vê bêjim rola jinê û xort wek hevgiring bû ji ber wisa rola jinê xurt bû di komîtê de ev jî cîbcîkirina ramanê mamosteya derwêş galib bû dawî ez xwazim bêjim bu civak azad nabe û pêş nakeve تاکو جن آزاد نبه و دەنگبێژ ماسووم شکاکی و جەمیل ستران پێشکێشکردن سەر vê ڕۆژا ژنێ ڕۆژا ژنێ بەرنامەیەک ساڵانەیە ji کۆمیتا فێربوونا زمانی کوردیرە و هەر ساڵ vê ڕۆژێ دڤەژینێ دارا عەبدۆ ئارک تیڤی هەسەکێ